لە چوارچێوەی بانگەشەی هەڵبژاردن بۆ لیستی نیشتیمان و کاندیدی ژمارە سێ ئەو لیستە تیمە گەڕۆکەکانی سنووری مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی دەستیان کردەوە بە هەڵواسینی ژمارەیەک وێنەی محەممەد جەلیل کاندیدی ژمارە سێی لیستی نیشتیمان لە شوێنە گشتی و شەقامەکانی شاری کەرکووکدا. تیمەکانی بانگەشەی هەڵبژاردنی مەڵبەندی کەرکووک وێڕای پشتیوانی خۆیان بۆ لیستەکە و کاندیدەکەیان داواش دەکەن هاوڵاتیانی کەرکووک متمانەی خۆیان بدەن بە لیستی نیشتیمان ژمارە 183 و کاندیدی ژمارە سێ ئەو لیستە. لە چارچێوەی هەڵمەتەکانی هەڵبژاردن بۆ لیستی نیشتیمان هەستان بە داکتوین و هەڵواسینی وێنەکانی بەڕێز مامۆستا محەممەد جەلیل کە کاندیدە لە سەر لیستی نیشتیمان لە شاری کەرکووک کە بە ژمارە سێ لە لیستی نیشتیمانە خوازیارین و هاوڵاتیانی شاری کەرکووک کە دەنگ بدەن بە لیستی نیشتیمان و ژمارە سێ بۆ سەرخستنی کاندیدی ژمارە سێ و لیستی نیشتیمان تا بتوانێت خزمەتێکی بەرچاو و باشی شارەکەمان بکات. دیارە لیستی نیشتیمان قەنەعەتمان وایە جێگرەوەی لیستەکانی ترە لە کەرکووک چونکە لیستی نیشتیمان تعبیری لە کۆمەڵێک ئەحزابی تازە و کۆمەڵێک خەڵکی بەڕاستی پەرێزپاکەکە ئومێدەوارین کە لە داهاتوویەکی نزیکدا لیستی نیشتیمان مفاجئەیەکی گەورە دروستکە لە کەرکووک چونکە خەڵک بەحەقەت قەنەعەتی بە لیستەکانی تر نەماوە بەتایبەتی دوای 16 ئۆکتۆبەر کە لیستی نیشتیمان هیچ دەستێکی لەو قەزیانەیە نەبووە کە لە کەرکووک دروست بووە لە کەرکووک ڕوویداوە. هیوادارین ئینشاڵڵا لیستی نیشتیمان جێگای ئومێدی خەڵکە دەنگێکی باش بەدەست بێنێ. لە یەکەم ڕۆژی بانگەشەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی لە سنووری ئەنجومەنەکانی چەندین تیمی گەڕۆکی پێک هێناوە و بە پلان هەڵمەتەکانی بانگەشەی هەڵبژاردن بەڕێوە دەبات. کاندیدی ژمارە سێی کۆمەڵی ئیسلامی لە لیستی نیشتیمان ئێستا بە کاتی گۆڕانکاری دەزانێت و داوا لە خەڵک دەکات بێنە پێش و گۆڕانکاری گەورە ئەنجام بدەن. ئێستا کاتی گۆڕانکاریە خەڵکی ئومێدێکی زۆریان هەیە بە لیستی نیشتیمان لەوەتەی ئەم لیستە دروست بووە بەردەوام خەڵک بەرەو پیری دێت. ئێمەش وەکو کاندیدی کۆمەڵی ئیسلامی هەرچیمان پێ بکرێ بۆ خەڵک هەتوانین دەگەینە هەموو شار و شارۆچکەکان لە هەر شوێنێک دەنگدەرێکی کۆمەڵی ئیسلامی هەبێ دەنگدەرێکی لیستی نیشتیمان هەبێ ئێمە پەیامی لیستی نیشتیمانی پێدەگەێنین بۆ ئەوەی کەوا کەرکووک بەرەو ئارامی و ئاسوودەی بەرین. لیستی نیشتیمان ژمارە 183 کە بۆ کەرکووک و دیالە و نەینەوە لە نێوان کۆمەڵ و گۆڕان و هەوپەیمانی پێکێنراوە دەوێت لە ڕێگەی کاندیدەکانیەوە لە پەرلەمانی عێراق ببێتە بربەست لە بەردەم شاڵاوی گەندەڵی و ناشەفافێت و بە هەدەردانی داهاتی کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی دیکە کە چەندین ساڵە بەهۆی سیاسەتی ناحەکیمانەی دەسەڵاتدارانی کورد و کەمتەرخەمیەکانی حکوومەتی بەغداد دانیشتوانەکەی سوودیان لەو سامانە سروشتیە زەبەلاحی ناوچەکەیان نەبینیوە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.